بەڵام بۆ بەرچاوڕوونی هەموو لایەک بە پێویستمانزانی ئەم زانیاریانە بخینە ڕوو لەسەر پێگاتەی دەستەی کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عێراق لە کەرکووک بەڕێوەبەری کۆمسیۆن کووردە جێگرەکەی عەرەبە لە کۆی 13 بەشی ناو کۆمسیۆن 4 بەشی لای عەرەبە 4 بەشی لای تورکمانە 4 بەشی لای کووردە یەک بەشێکشی لای مەسیحەکانمان برا مەسیحەکانمانە ئێمە نازانین چ نەعەدالەتێک هەیە بەرامبەر نەتەوەی تورکمان و عەرەب لە پێگاتەی کۆمسیۆنی کەرکووکە دووەم بە پێویستمان زانی داتای ڕاستەقینەی کۆی گشتی پۆستە ئیدارەکان و ڕێژەی فەرمانبەران لە سەردەم فەرمانگەکانی کەرکووک بکەینە بەردەستان بەم شێوەیە لای خوارەوە لە کۆی 109 فەرمانگەی حکومی کە لەم شارەدا هەیە بەڕێوەبەرەکانیان بەم شێوەی لای خوارەوە 45 بەڕێوەبەر عەرەبن 41 بەڕێوەبەر تورکمانن 22 بەڕێوەبەر کورد لە کۆی گشتی سەرجەم فەرمانبەرانی شاری کەرکووک ڕێژەکانیان بەم شێوەیە 35 لە سەدا عەرەبن 43 لە سەدا کوردن تورکمانن عەفوەن 22 لە سەدا کوردن بۆ نمونە کۆمپانیای نەوتی باکوور کە بە گەورەترین فەرمانگەی حکومی ئەزانرێ لەم شارەیە 12331 فەرمانبەری تێدایە لەو ڕێژەیە 50 لە سەدای عەرەبن 42 لە سەدای تورکمانن 8 لە سەدای کوردن لە کۆی 12 بەڕێوەبەری دەستە لە ناو کۆمپانیای نەوتی باکوور بەم ڕێژەی لای خوارەوەیە 7 عەرەب 4 تورکمان 1 کریستیان کوردی تیا نییە لە کۆی 51 بەش لە کۆمپانیای نەوتی باکوور بەم شێوەیە 32 عەرەب 14 تورکمان 3 کورد 2 کریستیان ئیتر نازانین ئەمانە چۆن جورئەت ئەکەن باسی نەعەدالەتی بکەن ئەوە ئێمەین دەبێ ئیتر شەڕی نەعەدالەتی لەگەڵ ئەوان بکەین ئەم ڕاستیانە لای ئەوان شاراوە نییە باش دەزانن ڕێژەی ڕاستەقینەی نەتەوەکان لە فەرمانگە حکومیەکان چەندە بۆیە ڕێگە نادەن تەنانەت لیژنەی تەوازون کە بە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دانراوە دەست بەکار بێ لەم شارە